سلااو بەڕێزان لە بۆ ڤیددیو ئەمڕۆکە باسی ویلایەتی ئۆکلەهۆما دەکەین. هەر بە خێرایی ئۆکلەهۆما علامەتەکەی وەکو میسان کو پەنجەی ئەوها لێ دەکاتن وەکو برێ دەمانچە لێ دەکات علامەتەکە ئەوهایە ینی خەریتەکەی. ئۆکلەهۆما جیرانی 6 ویلایەتانە، ئەوانش کانساس و مزوری و ئارکانسا لەگەڵ تێکساس و نیو مەکسیکۆ و کۆلۆرادۆ جیرانی ئەو 6 ویلایەتەیە. ئەم ویلایەتە لە 16/11/1970 بوویتە ویلایەتی ئەمریکا ناسێنراوە. عادەت سوکانەکەی 4 میلیۆن کەسە، ڕیپەبلیکەنن، کۆمارینە. شارە گەورەکەی ناوی ئۆکلەهۆما سیتیە، هەر ئەوەشە باڵێ عاسیمەکەشیتی و گەورە شارەکەشیتی. ویلایەتەکە نازانم زۆر هەرزانە، تەبعاً دووەم هەرزانترین ویلایەتە لە پاش ینی دووەم خراپترینیشە با بڵێن، چکە زۆریش هەرزانە وێن دەرێ. لە گوگڵی نووسرایە دووەم خراپترینە لە پاش تێکساسی، لە بەرچی نازانم. تۆرنادۆی زۆرە، بەڕاستی تۆرنادۆ عاسیفەکە زۆر دێتن. هەبوو برادەرەمەوە چیتە وێن دەرێ، بەڵام پەشیماویتەوە گەڕایتەوە شوێنێکی خۆی لێ بووە. ئۆکلەهۆما سیتی یەک لە ویلایەتەکانە تقریباً کەوتیتە ناوڕاستی لای باشوورەکەی. زۆر مەرخوب نییە، هەر خۆش بن.